ئەوانی کە لە یەکەم ڕۆژەوە لەو کاروانەیە لەگەڵمان نەبوون، ئەو کوڕەخۆ بەخشومان دوونەنەسانە و خوشک و برا بەڕێزانی کە لە سەرەتای دەستپێکردنی ڕادیۆی گەڕیانەوە وەکو مۆنتێر و پێشکەشکار و تەکنیکار و کامێرەمان و هەموو ئەوان لەگەڵمانە بە ئامادەکاری بەرنامە. من نازانم چۆن سپاسیان بکەم. ئەوان لە پێناوی هونەرە، لە پێناوی کلتورە، لە پێناوی میلەتەکەیانە و لەبەر خاتری منیش سپاسیان دەکەم. چکاوان من بەڕاستیەوە نشم بەخۆمە ماندوو کردماوی 5 ساڵە ئەو ڕادیۆیە بەردەوامە، توانیمان کە بچینە ناو دڵی جەماوەرەوە، بتوانیمان پێگەیەک لە ناو جەماوەرە دڵی ئەو خەڵکە خۆشبین. هیواداریم توانین بە هەمان نەفەس بەردەوام بین، بەتایبەت لە ئێستا کە تەلەڤیزیۆنی گەڕێنشوانەیە لەم کوردستان خزمەتەکەین. سپاس بۆ ئێوەش. بە بۆنەی یادی دامەزراندنی دەستگای میدیایی گەڕیان بۆ یادی 5 ساڵەی لە ناخەوە پیرۆزبایەکی گەرم لە هەموو ستافی کارمەندانی رادیۆ یەکەم بە تایبەتی ڕێز و سڵام بۆ کاک جەزا لە پستای رادیۆ. هیوادارم ئەم ساڵمان ساڵێکی پرخۆش و جۆش بێ بۆ کار و چالاکیەکانمان لە سۆشیال میدیای گەڕیان بە هیوای سەرکەوتن بۆ هەموو لایەک. دەستخۆشیت. 5 ساڵ بەر لە ئێستا رادیۆی خنجیلانەکەی گەڕیان هاتە دنیای سۆشیال میدیاوە. بە خۆشحاڵیەوە چەند ساڵ بەر لە ئێستا میشێکێک بووم لەو کەسانی کە بەرنامێکی جوان و خنجیلەم هەبوو لەم رادیۆدا کە دواتر وردە بوو بە کەناڵ پەرەی بەخۆیەوە بینی گەورە بووی. ئینشەڵڵا هیوادارم کە گەورەتر و باشتر ببێ. شوێن کار و فەخری من بۆ هەمیشە وتومە کە گەڕیان میدیا یەکەم شوێنم بووە کە من توانیمە خۆمی تیا ببینمەوە. سپاس بۆ کاک جەزای ساس، سپاس بۆ ئەندامان. ئەم یادا پیرۆزە لە هەمووتان. لە یادی 5 ساڵەی دامەزراندنی رادیۆ تەلەڤیزیۆنی گەڕیان پیرۆزبایی لە تەواوی کارمەندانی رادیۆکەمانەکەین و سپاس بۆ هەموو ئەو هونەرمەندانە، ئەو خۆشەویستانە، ئەو شاعیرانەی کە بەشداریان کردووە لە ماوەی ئەم چەند ساڵی ڕابردوودا لەگەڵمانە. سپاستانەکەین. ڕێز و سڵاوی خۆم و تەواوی ستافی رادیۆی گەڕیان ئەگەێنم بە سەرۆکمان کاک جەزای ساز کە هەمیشە ماندوونەناسانە کاری کردو لەو دەستگایە. سپاس بۆ بەڕێستان. دیارە ئەدەبیات و فەرهەنگی نەتەوەی ئێمە نەتەوەی کورد ئەدەبیاتێکی بەرفراوان و دۆڵەمەنە لە بوشارەوە هەتاوەکو ئاوی ئاراز لە ئاوی ئارازەوە تا جەبەڵ حەمرین ئەمە خاکی پیرۆزی کوردستانە کەواتە ئێمە پێویستە